ئەمە ئەنجومەنی ناڕەزایەتەکانە لە کۆمەڵە نوێنەرەکانی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ئێمەش وەکو نوێنەری زیندانیانی سیاسی هاتوین کورتەی داواکارەکانمان ئەوەیەکەوە بەڕاستی ئەم حکوومەتە لەوانەیە هەموو سیفەتی تایە بەڵام سیفەتی حکوومەت و حکومداریتیانە و دەسەڵاتدارەتیتیانە گەندەڵی تا سەر ێسخان هاتووە و ئێستایش ئەیانەوێ چین و توێژە جاجاکان بە تایبەتی موچەخۆر و فەرمانبەران بکەن بە قوربانی قەیرانەکانیان قەیرانەیەک لە دوایەکەکانیان بکەن بە قوربانێکی هەرزانی نێوان هەردوو دەسەڵاتی حکوومەتی هەرێم و بەغدا بۆیە ئەمڕۆ داواکاریەکانمان داواکاری هەموو چین و توێژەکانە کەوا چیتر لەژێر لەناوی هەر بڕووبیانەوە کێسە کۆرۆنایشی هاتۆتە سەر موچە دوان نەکەوێت و پاشەکەوتی موچە دروست نەکردن لەژێر هەر بڕووبیانەکە ئەمە مافێکی سەرەتاییترین مافی فەرمانبەرە لە بەرامبەر ئەرکەکانیدا کابێ مافی خۆی بدرێ بۆیە داوا لە هەموو چین و توێژەکانەکەین کەوا ئیرادەیەکیانە بێ ئەو ئیرادەی کە حکوومەت و دەسەڵاتی نێژێت بێنە سەر شەقامەکان بۆ کۆتاییهێنان بەم زوڵم و ستەمات.